پاش ماوەیەکی کەم لە هێوربوونەوەی گرژەکانی نێوان سعودی و تورکیا لە دوای گەمارۆخستنە سەر وڵاتی قەتەر وا چاوەڕوان دەکرێت بەهۆی کوشتنی ڕۆژنامەنووسێکی سعودی لەلایەن کونسوڵخانەی سعودیەوە لە تورکیا جارێکی تر پەیوەندیەکانی ئەو دوو وڵاتە گرژی و ئاڵۆزی بەخۆ ببینێت. پاش 5 ڕۆژ لە دیارنەمانی جەمال خاشقچی ڕۆژنامەنووسی دیاری بەڕێگە سعودی زانیاری نوێ لەسەر چارەنووسی بڵاو دەبێتەوە و ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز لە زاری سەرچاوەیەکی باڵای ئەمنی تورکیاوە بڵاوی کردوتەوە. بە پێی زانیاریە سەرەتاییەکان جەمال خاشقچی ڕۆژنامەنووس لەناو کونسوڵخانەی سعودیەدا لە ئیستەنبوڵ کوژراوە و دواتر تەرمەکەی بە پارچە پارچەکراوی براوەتە دەرەوەی کونسوڵخانەکە. ئەو بەرپرسەی تورکیا بە ڕۆیتەرزی ڕاگەیاندووە لە ڕۆژی دیارنەمانی خاشقچی تیمێکی 15 کەسی سعودی بە دوو فڕۆکە گەیشتونەتە تورکیا و سەردانی کونسوڵخانەکەیان کردووە. دواتریش گەڕاونەتەوە سعودیە و پێدەچێت ئەو تیمە پلانی کوشتنی ئەو ڕۆژنامەنووسەیان جێبەجێ کردبێت. دوا بەدوای بڵاوبوونەوەی ئەو زانیاریانە بەرپرسانی کونسوڵخانەی سعودی ڕەتیان کردەوە کە ئەو ڕۆژنامەنووسە لەنێو کونسوڵخانەکەدا کوژرابێت و ئامادەی خۆشیان بۆ هاوکاری هێزە ئەمنیەکانی تورکیا لە لێکۆڵینەوەی دۆسیەکە نیشاندا و حکومەتی سعودیش چەند لێکۆڵەرێکی بۆ دۆزینەوەی هۆکاری دیارنەمانی خاشقچی ڕەوانەی تورکیا کردووە. Cemal Bey benim aslında çok eski tanıdığım bir gazeteci. لای خۆیەوە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا ڕایگەیاند لە نزیکەوە چاودێری دیارنەمانی ڕۆژنامەنووس جەمال خاشقچی دەکات و ئەنجامی لێکۆڵینەوەکانیش هەرچێک بێت بۆ جیهانی ئاشکرا دەکەن. ئەردۆغان وتیشی دەسەڵاتداران لێکۆڵینەوە لە پرۆسەی چوونە ناو و هاتن دەرەوەی کونسوڵگەری سعودیە دەکەن و هیوادارن ڕوبەڕووی هیچ حاڵەتێکی نەخوازراو نەبنەوە. لە بەرامبەریشدا محەممەد بن سەلمان شازادەی جێنشینی سعودی ڕایگەیاند وڵاتەکەی ڕێگا بە پۆلیسی تورکیا دەدات بۆ لێکۆڵینەوە بچە ناو کونسوڵخانەی سعودیە. بەڵام یاسین ئەکتای هاوڕێی جەمال خاشقچی و ڕاوێژکاری سەرۆکۆماری تورکیا لە لێدوانێکدا بە جەزیرە ڕاگەیاند ڕوونکردنەوەیەکی قایلکەریان لە سعودیە دەبێت و ئەوەی شازادە پێشکەشی کردووە قایلکەر نییە بۆیان. خەدیجا جەنگیر لێکۆڵەرێکی تورکە و لە تویتێکدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر ڕایگەیاندووە کە ئەو دەستگیرانی ڕۆژنامەنووسی سعودی جەمال خاشقچیە و داوای چارەنووسی دەستگیرانەکەی لە حکوومەتی تورکیا دەکات. جەمال خاشقچی کە بەڕەخنەگری سیاسەتەکانی سعودیە ناسراوە لە تویتێکدا بەرگری لە یوسف قەرزاوی ئیخوان موسلیمین کردووە کە لەلایەن سعودیە و ئیمارات و بەحرین و میسرەوە خراونەتە لیستی تیرۆرەوە. لە دەیان وتار و شیکردنەوە نووسینیدا ڕخنەی توندی لە دەسەڵاتدارانی سعودیە گرتووە و بە پێشێلکاری مافەکانی مرۆڤ تۆمەتباری کردوون.